سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچینە لای ناونیشانەکان. سوودانی وەزیری دارایی عێراقی ڕاستپاردووە پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری و دەست بە دابەشکردنی موچەی مانگی 4 بکرێت. ماترسیەکانی کەمبارانی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان بەرز بۆتەوە. خاوەن شوێنە گەشتیارەکانی قەزای ئامێدی ڕەخنە لە زۆریە و باجە دەگرن کە لێیان وەردەگیرێت و بە هۆکاری داخستنی شوێنەکانیانی دەزانن. نرخی زێڕ و نەوت لە بازاڕەکانی جیهان دابەزین، بەهای دیناریش بەرامبەر بە دۆلار زیاتر بەرز بووە. دووبارە سڵاوتان لێبێت. سوودانی بڕیاری داوە بە خەرجکردنی پارەی موچەی مانگی 4 موچەخۆرانی هەرێمی کوردستان. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراق بە کورساد نیوزی وت محەممەد شیاع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق وەزیری دارایی ڕاستپاردووە بە خەرجکردنی موچەی مانگی 4 موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە لە کاتێکدایە کورساد نیوز دوێنێ لە سەرچاوەیەکەوە لە وەزارەتی دارایی عێراق ئاشکرای کرد وەردبێنی لیستی موچەی مانگی 4 هەرێم تەواو بووە و هیچ کێشەیەک نەهاتۆتە پێشی. ئەم ساڵ موچەی مانگەکانی 1 و 2 و 3 موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەشکراوە و موچەخۆران ئێستا لە چاوەڕوانی لیستی موچەی مانگی 4دان. لە پرسی موچە دوور دەکەوێنەوە دەچینە پرسێکی دیکەی پەیوەست بە وشکە ساڵی و کەمبارانی. هەردوو وەزارەتی بازرگانی پیشەسازی و کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان باسییان لە مەترسیەکانی وشکە ساڵی کردووە و ڕایان گەیاندووە ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی بێبارانی وشکە ساڵی زیاتر دەردەکەون. ئەوەش مەترسی لەسەر بەشێک لە دارستان و باخەکانی هەرێمی کوردستان دروست دەکات. کورساد نیوز زانیوێتی هەوڵەکانیش بۆ ڕێگریکردن لە مەترسیەکانی وشکە ساڵی دەستیان پێکردووە. وشکە ساڵی یەکێک لە گەورەترین مەترسیە سروشتیەکانە کە ڕۆبەڕووی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستان دەبێتەوە. لەم راپۆرتەدا سەرنج دەخەینە سەر هۆکارەکانی وشکە ساڵی لە کوردستان و کاریگەریەکانی لەسەر ژینگە و کشت و کاڵ و بازرگانی. بەهۆی وشکە ساڵیەوە مەترسی لەسەر بەشێک لە دارستان و باخەکانی هەرێمی کوردستان دروست بووە. بەڕێوەبەری گشتی دارستان و باغداری و پاوانیش لە وەزارەتی کشت و کاڵ ئەو مەترسیانە دەخاتە ڕوو. کاریگەریەکەی لە زۆربەی زۆری کوردستان دەرکەوتووە، بەڵام زیاتر لە پارێزگای هەولێر و لە پارێزگای سلێمانی ئەو بەشەی کە نزیکە بەرەو گەرمیان کە ئاستی دابارین تایدا بە معدەلی ساڵانەش لە ڕابردووش هەرکەم بووە، بەڵام ئەم ساڵ کەس یەکجار کەم بۆتەوە. کاریگەریەکە زۆر تەئسیری کردووە لەسەر گەشەی ئینتاجی نەباتی بە هەموو بەشەکانەوە. بەڕێوەبەری گشتی بازرگانی لە هەرێمی کوردستانیش ئاماژە بۆ ئەوە دەکات ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارینەوە بەرهەمی ئەو جوتیارانە زیاتر دەبێت کە پشت بەم ڕەشە بۆ بەرهەمهێنانی گەنمەکانیان بەستووە. هەمان ئەو دووەنمانەی کە ساڵی ڕابردوو چێنراوە بۆ گەنم بە هەمان شێوە بەرهەمێنراوەتەوە ئەم ساڵیش. ڕاستە باران کەم بووە، بەڵام هەندێک لە جوتیارە بەڕێزەکان ڕوویان لە بەکارهێنانی مەڕەشات کردووە. گەرمی مەڕەشە ژویان بە ئاوی دەستکرد ئاو بدرێ حتمەن بەهێزتر و بە جوانترە بێ، ڕەنگە تعویزی ئەو کەمبارانیەمان بۆ بکاتەوە. بە وتەی شارەزایان و پسپۆڕان گۆڕانکاریەکانی کەشوهەوا وشکە ساڵی پێشبینی دەکرێت کێشەیەکی گەورە بۆ ئابووری هەرێمی کوردستان دروست بکات کە عێراق و وڵاتانی ناوچەکەش بێبەشنین لەو مەترسیانە. بڕیار محەممەد، کورساد نیوز، هەولێر. دەچینە لای پرسی باج، بەڵام ئەم جاریان باجی گومرکی ترەمنا بەڵکو باج لە هەرێمی کوردستان. خاوەن شوێنە گەشتیارەکانی قەزای ئامێدی ڕەخنە لە زۆری ئەو باجە دەگرن کە لێیان وەردەگیرێت و بە هۆکاری داخستنی شوێنەکانیان و بارگرانی بۆ سەر کارەکانیان ناوی دەبن. لە ڕێی کورساد نیوزەوە خاوەن شوێنە گەشتیارەکان داوا دەکەن لە سنوورەکان ڕێژەی باج کەم بکرێتەوە
چونکە تەنها لە وەرزی هاویندا کاریان هەیە. زێدەبوونا بەهای باجان لە جێهێنگشتیên قەزا ئامێدiyê eb taybetî cihêngeştyarî bûye sedem gelek cihbêhne daxistin û hejmareka gencan jî bimînin bêkar. Xwedanên cihêngeştyarî dixwazin bihayê bacê bû bihêtkêmkirin da ku kariyê berdewam bît. Devera amêdiyê newekî meselan duhokê zax û akrê seranserê herêmê em bêjîn devera amêdiyê yanî wextê siyahê da wextekî mehdûd e. Yani bêje du heyvin sê heyvin zêdetir nîne salê da. Çênobîtin meselan ev darîbê cihêdgeştyarî an findeq an her cihekê meselan siyah qestawê dikin wekî duhokê û dewrober yani herêmê am hesab bike. خدي أبخو أميدية منطقة ما والسياحية أبخو فترة وكيما تقريبا بين سهيفا والسهيفا جي حكومات قالك أي خطوط اختصاصية بالضريبة وبمثلا إجازة أبدية إجازة كوفيو وكوفيو عزيم مفهوم استفادة سياحية هن نوبينيت حكومات قالك مثلا تحشدات اختصاصية روي گشت و گزارا ئامێدiyê jî dibêjît em hewla asankariyan didin ji bo hindê bargiranî nekevîte li ser wan cihan. دیف پێچێ بوونەوە خۆ دیفۆری کۆریۆ خو ئەم تەخسیریل منطقە خۆ ناکەین منطقۆمە جێت سیاحی نەوەکی مەسەلەن دهوکەیە و غێر عاردە منطقێمە سیاحۆمە کێمە تقریبا مە هەفتێ ڕژێکێت هەین و بۆ جۆمە و سیاحی و منطقۆمە و یۆ دهوکە ئێک بۆجەیە و جاندیش مەتێت ئەم هۆری کۆریۆ خەلکی خودکەین و تەسیلۆتە بوتێخینێ و دیف پێچێ بوونەوە. Daxwaza xwedanên cihêngiştî û geştyarî ew e bihayê bacê li vê deverê ciyawaz bî ji deverên dî ji ber ku kar bi tinê bû mavê çend heyvan e wek diyar dikin eb tinê li werzê havînê kar dikin. Dildar Arif Kursat News Amêdiyê. دەچینە لای نرخەکان سەرەتا دەچینە لای نرخەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان و نرخی دراوەکان لە کاتی داخستنی بازاڕی دراو لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەو شوێنانەی کە سنتەری ئاڵوگۆڕی دراون نەوەکو ئەو دوکانانەی کە ڕەنگە هەندێک نووسنگی ئاڵوگۆڕی دراوەیە هەتاوەکو درنگانێکی شەو یاخود 24 کاتژمێر کراوە بن بەڵام ئەم نرخانە نرخی ناوەندەکانی ئاڵوگۆڕی دراوە کە لە سلێمانی و لە هەولێر بازاڕی تایبەت بە ئاڵوگۆڕی دراو هەیە لە کاتی داخستنی بازار $100 با 144,950 دینار مامەڵی پێوە دەکرا ئەمەش پێمانەڵێکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز بۆتەوە بەهای دۆلار بەرامبەر بە دینار دابەزیوە سەبارەت بە پاوەند 100 پاوەند بەرامبەرە بە 190,500 دینار تا ڕادەیەک پاوەند بەرامبەر بە دۆلار بەهاکەی بەرز بۆتەوە بۆیە بە دیناریش ئەبینین پاوەند گرانتر بووە 100 یۆرۆ بەرامبەرە بە 163,750 دیناری عێراقی $100 بەرامبەرە بە 8,100,000 تمەن تا ڕادەیەک تمەن بەراورد بە دوێنێ بەرزبوونەوەیکی بەخۆیەوە بینیوە سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری بەرامبەرە بە 133,000 دینار ئەمە لە نێو بازاڕی دراوی هەرێمی کوردستان لە کاتێکە 1 ملیۆن لیرەی سووری لە ناوخۆی سووریا خۆی بەرامبەرە بە 123,000 دیناری عێراقی ئەگەر ئەوەی کە بەرامبەر بە دۆلار و بیکەینەوە بە دینار دەبینین لە سووریا تا ڕادەیەک گرانترە بەراورد بە هەرێمی کوردستان. دەچینە لای نرخە جیهانیەکان و لە زێڕەوە دەست پێ دەکەن. یەک ئۆنسە زێڕ لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرامبەر بوو بە $3,315 وەکەمیشە ئەم نرخانە بەردەوام گۆڕانی بەسەردادێ ڕەنگە لە خولەکێکدا چەند نرخێک بەخۆیەوە ببینێ بەڵام لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بەرامبەر بوو بە $3,315 هێماکەی سوور هەڵگەڕاوە کەمتر لە 1% نرخەکەی دابەزیەوە بەرامبەر بە نرخی تۆمارکراوی پێشووی خۆی ئەبم نرخەش 1 کیلۆگرام زێر بەرامبەرە بە $6,610 واتە 10 دەفتەر و 66 وەرەقە و $10 ئەمەی کە بە زمانێکی بازار پێتان بڵێم یەک لیرەی زێر بەرامبەرە بە $702 لیرە واروەها قاڵبی زێر کە دواتر راپۆرتێکی مەیدانی بۆ ئامادە کردوون تیایدا بازەوەکەین کە خەڵک خواستی ئێستا لەسەر کڕینی لیرە و قاڵبی زێر و واروەها زیویشە مسقالێک زێڕی IR21 بەم نرخەی کە هەیە بەرامبەرە بە $685,000 دینار ئەوەمان بیر بێ کە
هەر لە ماوەکانی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی بەهای زێر لە سەروی 700,000 دینارەوە مامەڵە بە 1 مسقال زێڕی عیار 21 دەکرا. دەبینین ئەگەر سەیری هێمای زیو بکەین زیو تا ڕادەیەک بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە 1 ئۆنسە زیو بەرامبەرە بە 33 دلار و 32 سنت. دەچینە لای بەهای وزە لە جیهاندا بە تایبەت نرخی نەوت کە نرخی نەوت لە ماوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام ڕوو لە دابەزینە. 1 بەرمیل نەوتی برنت بەرامبەرە بە 64 دلار و 53 سنت هێماکەی سوور هەڵگەڕاوە. ئەم هێمای سووربوونەی نەوت چەند ڕۆژێکە بە بەردەوامی بینین واتە ئەدای نەوت ئەدایەکی باش نییە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا. 1 بەرمیل نەوتی ئەمایان گرێبەستی برند بوو گرێبەستێکی بەڕیتانیە بۆم باسکردن گرێبەستی ڕۆژاوی تەکساس بەرمیلێکی بەرامبەرە بە 6 دلار و 88 سنت دەبینین بە هەمان شێوە نرخەکانی ڕوو لە دابەزینە کە کاتێک ئەڵێن گرێبەست بۆ ئەڵێن گرێبەست ئەمانە گرێبەستی دواخراون یاخود گرێبەستی داهاتون. ئەم نرخە 3 مانگی تر بۆ نەوتێکە کە 3 مانگی تر دەگاتە دەستی کڕیار و بڵین ئەو نەوتە وەردەگرێ واتە ئەمە گرێبەستێکی دواخراون و لە ئێستەیە پارەکەی دەدرێ و مامەڵەکەی دەکرێت دواتر نەوتەکە دەفرۆشێ یاخود با بڵین ئەگەر پارە وەرگرتنەکەشی دوا بکەوێ بەڵام ئێستا بڕیاری لێ دەدرێ واتە ئێستا نەوتێک بەم نرخە بکڕی 3 مانگی تر مامەڵەکە بە کۆتایی دێت کە ئەمە گرێبەستەکانی نەوت بەو جۆنن. سەبارەت بە گازی سروشتی 1 ملیۆنەکەی گەرمۆکەی کە نزیکی 28 مەتری سێجا دەکا بەرامبەرە بە 3 دلار و 35 سنت. ئەمانە ئەو نرخاوە نەبوون کە لە جیهاندا بۆم باس کردن. لەبری ئەوەی میوان بێنمە نێو ستۆدیۆ گفتوگۆی نرخەکان بکەین گفتوگۆی بەهای زێر زی و واروەها بەهای دینار و دۆلار بکەین کە دینار بەرامبەر بە دۆلار ئەدایەکی باشی هەبووە. ئەم جارەیان خۆم بە شێوازێکی مەیدانی چوومە نێو بازاڕی دۆلاری سلێمانی واروەها بازاڕی زەڕەنگەران و سەردانی کارگەیەکی زێڕیشم کردووە. باسمان لە زۆر شت کردووە لەوانە دینار بۆ ئەدای بەرزە بەرامبەر بە دۆلار و چۆن مامەڵە لەگەڵ دۆلاری دراوە بکەین و چۆن مامەڵە لەگەڵ دراوی ساختەیە بکەین. هەروەها باسمان لەوەش کردووە کە ئێستا خوازە لەسەر چ جۆرە زێڕێکەیە سەردانی کارگەیەکیشم کردووە با پێکەوە بینەریبی. سڵاوتان لێبێت من ئەمڕۆ لە نێو سنتەری بازاڕی سلێمانیم قسە لەسەر بابەتێکی گرنگ دەکەم. ئەم بابەتە گرنگەش لە شوێنێکی گرنگی شاری سلێمانیە گفتوگۆی لەبارەوەکەم. بەر لەوەی قسە لەسەر بابەتەکە بکەم قسە لەسەر شوێنەکەکەم. شوێنەکەش بازاڕی کۆنی دۆلارەکەی شاری سلێمانیە. ئەم بازاڕە بەر لەوەی ببێتە شوێنی ئاڵوگۆڕی دراو و مامەڵەکارانی دراو تیایدا کۆ ببنەوە بازاڕی فرۆشتنی قوماش بۆ بازرگانانی قوماش و پارچە تیایدا کۆبوونەتەوە. بەڵام لە دوای ساڵ 1991 ئەم بازاڕە بۆتە بنکەیەک و ناوەندێک کە ئاڵوگۆڕکارانی دراو تیایدا کۆ بنەوە. بازاڕی کۆنی سلێمانی بۆ پێی دەڵێن بازاری کۆنی سلێمانی چونکە لەم دواییانە لە چەند ساڵی ڕابردوودا بازاری شەوکەتی مەلا کە بەرامبەر خۆمە هەروەها بازارێکی دیکەش کرایەوە بە ناوی بازاری نوێی دۆلارەکە بۆیە ئێرە ناوی لێنرا بازاری کۆنی دۆلارەکە. هەرچەندە پێی دەڵێن بازاری کۆنی دۆلارەکە بەڵام تاوەکو ئێستاش سنتەرێکی گرنگ و گەرم و گوڕی ئاڵوگۆڕی دراوە. من دەچمە ئەوێ بۆ ئەوەی میوانداری کەسێ بکەم هەم لە ڕووی ئەکادیمی هەم لە ڕووی ئەزمموی کارکردنەوە لەم بازاڕەبوونی هەبووە گفتوگۆ لەسەر بەهای دینار و دۆلار و گۆڕانکاریەکانی ئەم دوایە دەکەین لەگەڵمان بن. ئێرە بازاری کۆنی دۆلارەکەی سلێمانیە کە بە کورتی باسێکمان لێوە کرد. ئێرە تەنها سنتەرێکی دارایی و ئابووری و بازرگانی گرنگی شاری سلێمانی نییە بەڵکو بۆ عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەش ناوچەیەکی یاخود سنتەرێکی گرنگی داراییە. من لێرە دەچمە لای میوانەکەم
بۆی گفتوگۆی ئەو بابەتە بکەم کە ئامادەم کردووە کە بەهای دۆلارە بەرامبەر بە دینار. لە پێشەکی کە بەر ئەوەی بێمە لای تۆ باسێکم لە گرنگی بازاری دۆلارەکەی شاری سلێمانی کرد. وتم کە سنتەرێکی گرنگ نییە بەس بۆ سلێمانی، بەڵکو بۆ هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش گرنگە. لەسەر ئەمە چی تەیە؟ بەڵێ سەرەتا بەخێرتنتانەکەم بۆ ئەم بەرنامەیە. طبعاً ئەم بازاری دارایی کە بە گشتیڵی فاینانشال مارکێت ڕۆڵ و گرنگی لەسەر دۆخی ئابووری هەر وڵاتێک هەیە. طبعاً بە حکمیەوەی کە ئێمە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان و تەنانی عێراقیش لە ڕووی سیستەمی بانکیەوە زۆر لە دواوە بووین، ینی بەپێی مەعایرە نێودەوڵەتەکان و بەپێی ستانداردە جیهانیەکان سیستەمی بانکیمان نەبوو. ئەوەی کە عەمەلیەی ئەم تەبادولەی ڕێکخستووە بازارەکانی ئەڵگۆڕی دراوە. و لە هەموو دنیاشە بازاری دارایی یان فۆرین ئەکسچێنج مارکێت یان با بڵێن بازاری ئاڵوگۆڕ ڕۆڵ و گرنگێکی زۆری هەیە. بە دیاریکراوی بازاری دۆلارەکەی سلێمانی لە ڕووی جوگرافی و پێگەیەکی باشی هەیە. وە زۆر جار ئێمە ئەوەمان بیستۆ لە شارەزایان و لە بەڕێزیشتان کە سنتەرێکی گرنگە لە ناوچەکە و هەرێمی کوردستان و عێراقیش. ئەم گرنگجیە بە کورتی پێمان بڵێ بۆچی ئەگەڕێتەوە بۆچی سلێمانی؟ بەڵێ گرنگێکی ئەتوانین بڵێن لە ڕووی جغرافی وەکو جەناب ئاماژەت پێکرد تقریبا ئەتوانم بڵێم وەکو پردێک وایە لە نێوان عێراق و بڵێن تورکیا یان عێراق و ئێران کە ئەمە وای کە زۆرترین تەداولاتی تابێ. ئەم بازارە نزیکەی 6,000 هەلیکارمان تیا ڕخسانەوە. بەڕاستی زۆربەی زۆری بازرگانە ناوخۆیەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عێراقیش ڕەبتێکان لینکێکان لەگەڵ ئەم بازاڕەی ئێمە هەیە. خەبارێک دیاریکراوە لە ڕابردووە هەوڵماندا بازارەکانی ئاڵوگۆڕی دراو لە چوارچەوەی فاینانشال سیستەما ڕێک بخەین باشە. بەڵام ئەو لە هەوڵین ئەگەر وا بێدیتر ئەو کاتە زۆربەی زۆری مامەڵەکان ترانزاکشنەکان هەر هەمووی ئەبێتە هینداتا بەڵێ ئەوە لە هەوڵین وە لە ئێساشان خەریکی دروستکردنی پلاتفۆرمێکین بۆ نرخی دراوەکان کە ئەمە ئەتوانم بڵێم ئەبێتە یەکەم پلاتفۆرم لەسەر ئاسی عێراق بەڵام سەرەتاو لە ئەنی لە سەرەتای تێسا ئینشاڵڵا ئەمەوە بێ. جاگیری ئەم بازارە لەوەدایە کە بۆتە لیکێک لە نێوان بازرگانەکان و لە نێوان مستەسمیرەکان و لە نێوان سەرمایه‌دارەکانەوەی کە پاریان هەیە. پێم وا بێت ئاڵوگۆڕی دراویش لێرە سنووردار نییە، کەسێک ڕەنگە چەند قەباری بوێ بیکڕێت ئەمە شەگەڕێتەوە بۆی متمانە لەم بازاڕەدا هەیە. ئەم متمانە لە چیەوە دروست بۆ بە کورتی؟ طبعاً متمانە لەسەر چ بنەمایە دروستە بێ. ئەگە تۆ سەیری بڵین سیستەمی بانکی بکەیت لە سیستەمی بانکی شتێکی هەیە ئەنی ئۆڤەردرافتی پێڵێن. باشە کەسێک بۆ نمونە 10 ساڵ 15 ساڵ لەگەڵ بانکێکە تعاملی هەیە مامەڵە و ترانزاکشنەکانی هەر هەمووی بەڕاستی بووە باشە بەڕێکپێکی بۆ دوای ئەوە وەکو ئەو بانک زۆر جار متمانەیەک دروست ئەکات ترستێک دروست ئەکات بۆ ئەو بازرگانە زۆرجار قەرزی پێدا. ئەتوانین بڵێ ئەمەش بۆ بازارەکانی ئاڵوگۆڕی درا و ڕاستەواتە ئەگەڕێتەوە بۆ ئەزمونە دوور و درێژێ ئەوانەی کە بازرگانی ڕەسەنن لەم بازارە گەورەیە کە نزیکەی 853 کۆمپانیا و منفەز و نووسینگەی تایە الحەمدولیلا کەمترین حەدەث کەمترین ڕووداوی زەرەر و زیان و مایەقوچبوونی تیا بووە. واتە هیچ کەسێک نەبووە لەسەر ئەساسی ئەم بازاری دراوانە پارەی خەڵکی خواردە بێت. ئەگە پارەش خورابێت بڵێن پارەی خەڵکی بازارەکە خوراوە نەک باچی لەسەر بابەتە ئەسڵەکەمانە ئەو متمانەیە زۆر مەسەلەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لەم دوایە بینیمان دینار ئەدایەکی باشیە بەرامبەر بە دۆلار. هۆکاری ئەمە چی بوو؟ بەڵێ ئەتوانم بڵێم سێ هۆکاری سەرکی یان سێ عاملی سەرکی بوو. یەکەم ئیجراعات و ڕێکارەکانی بانکی مرکزی کە دوای ئەوەی کە مەنەسەی ئەلکترۆنی لە کۆی پرۆسی حواڵەی خارجی هێنرایە دەرەوە لەو پێش ڕۆتینا زۆر بوو حواڵەکان تەخیرە بوو تأثیراتێکی سلبیشی لەسەر هەوردەکردنی کاڵا و کەلوپەل دروستکرد بوو. ئێستا ئەم مەنەسەی ئەلکترۆنیە لە کۆی پرۆسەی بڵێن حواڵەی دەرهێنراوەتە دەرەوە ڕاستەخۆ بانکەکان نزیکەی 21 بانک بڵێن بەسراونەتەوە بە بانقە وەسیتەکانیان بە تۆڕی دارایی نێودەوڵەتی کە سیفتی پێوترێت بەمەوە بەسراوت عملەکە سەریع بووە لە بەرامبەرە کە حواڵە سەریع و بازرگان نایە لە بازار خواز دەسە دۆلاری ئەمریکی لە بازاری موازی و بازاری متەداول لە خواز دروستکە. ئەم خواستە زۆر کەمەوە. دووەم تەمیرکردنی بازرگانە بچووکەکان کە سمۆڵ بزنسیان پێوترێت ئەمانەش دەتوان بڵێم تایپێکی زۆر زۆرن لەسەر ئاسی بازرگانی ناوخۆیش و نێودەوڵەتیش ئەمانەش بە زۆرێک لە زۆرەکان تەمیرەکەن تقریبا مانگانە 45 میلیۆن دینار لە ڕێگای بانکارتەکەیانەوە ئەتوانن سەحب بکەن. ئەمەش خواسی لەسەر بازار. هۆکاری سێهەم پەیوەستە بۆی کە سیستەمی دارایی لە عێراقا بۆ ئەمریکەکان زۆر گرنگە لە داهاتوو ئەگەری ئەو هەیە کە JP Morgan لە عێراقا لەغ بکاتەوە بەرانجێ بکاتەوە ئەمەش
ئەبێتە سەپۆرتێکی تەواو بۆ پاڵپشتیکردنی دیناری عراقی و ئەگەر بانکی مرکزی پێویستی بە هەر سەفقەیەک لە دۆلار بێت ئاسانتر ئەتوانێت ئەمە بەس بۆ JP هینە هەواڵە زانیاریە لە داهاتووە لە قەکاتەوە لە عێراق ئەبینین لە دوکانێکەوە بۆ دوکانێکی تری ئاڵوگۆڕی دراو لە نووسنگەی بە نووسنگەیەکی تر نرخەکان جیاوازی هەیە لە نێوان دوکانەکاندا واتە لێرە ڕەنگە $100 بە نرخێک بێ لە شوێنێکی تر $100 500 دینار زیاد و کەمیە جاروایە چێتە زاد ناش چی وەکە ئەکرد بە کورتی پێمان بڵێ ئەم گۆڕانکاریە دروستە لە دەروی بازاڕەکانی ئاڵوگۆڕی درا بۆ نمونە کۆمپانیای تر هەیە لە دەرەوە ئەمانە ڕەنگە ڕاستە ڕەنگە زۆر تا 500 نارەزات یەکێ لە پاڵنەرەکان باز لەوە کرێت کە مەسلەی دراوی کەوەی پێڵێن لە بازاڕە زبرە کە دراوە ئەوان بابەتێکی جیاوازە بابەتێکی جیاوازە بەڵام کاریگەری هەیە لەسەر بەهای بێگومانەوە تاسیری هەیە بۆ دۆلاری وردە نیسبەتێک کەمترەکە باشە بۆ نمونە ئەگەر دینارت پێ بێتۆ 25 و 5 و 10 و 50 ئەمانە تەمان لە نرخەکانە تۆ ئەگەر پێ باش بێت لە بەردەست بێ پێم خۆشە بینەریش بیبینێت تاشی بێنەژوە دوکانی خۆتە فەرمو پێشکۆ فەرمو لە خزمەتان فەرمو بەساز ئەمە فیەکانی دۆلارمە $20 ئەمە $50 واتایەکێکە مردانەی پێ بێت چۆن مامەڵی لەگەڵ خۆی لە بازارە ئێمەش شتێکمان بۆ داناوە تقریبان لە $102 وردە بێ واتە لە دەفتەرێک دۆلار لە 100 وەرەقە 2 وەرەقی وردەیتە بە ئاساییە لەم دۆلارە سپیانە ئەمە مۆدل کۆنەکانێتی تقریبان لە 100 سپی بێت ئەبێت وەربگیرێت بۆ نرخیانی زیاتر بێت بەڵام ئەگە کەسێک شینی پێڵن لە بازار ئەمە سپی دۆلاری ئەمە شینی پێڵ ئەمە سپی پێڵم بەڵام ئەگەر تەنها دۆلار سپێکی پێ بێت تەمەەمە هەل لە زۆربەی زۆر سا لە تووچاوای لە وڵاتانی دەرۆژوایە فەرقێکی هەیە بەڕاستی لاوانێ نیسبەتی 500 تا 1000 نارێک لە ینی بۆ نمونە بڵین لە گەڵایکە فەرقی بە لە $100 فەرقی هەبێت باشە بەڵام پەنجایوەمانە ئیتر باشە ئەگەر کەسێک ئەمانەی پێ بێت دڕاوێ چۆن مامەڵی لەگەڵاکە ئەزای چۆنێ ئێمە ویسمان بڕیارە بین کە بیکەنە نووسراوێکی فەرمی ئێستا بۆ نمونە ئەم $100 ئەگە بە حاڵ تۆزێ بەهۆی ئەم سیمەی کەتیاتی پانە زۆرجار ئەم تۆزیە تەقیەمە چەند میلیۆنێکی کەمە تەقیە ڕاستی مەش خەریک بوو ببێتە دیاردەیە بۆیە ئێمە بڕیارمانەوە بیکەنە نووسراوێکیش بڵاو بکەنەوە کە حەقە تۆزیە چاپۆشی لە هەندێک لەم شتانە بکرێ بەڕاستی باوەڕ هەبێ ئوستاز ئەم کێشانە زۆربەی زۆری بانکەکان دروستیەکان ئەنجینا خۆی ئەم وەرەقەی کێسا دەبەدەست ئێمەوەیە هیچ بەهایکی نییە ئەمە چێ بەهاکی پێەیە بانکی مرکزی ئەو وڵات باشە ئەفیداڵ رزێرفی ئەمریکا بەهایداوە بەمەجا خۆی کاغەزێکی ئاسایی 11 سنتی تێچێک دروستیە بەڵام ئەم دۆلارە ئەگە دڕابێگە بانکێکەیە بانکی ناوەندی ئایا دۆلاری دڕاوی بۆ ببەی لایەکی سوتا تەلەڤوو بێ تەنانەت دیارەکان دروست بۆ 5 و دەی زۆر جاوەری ناگناڵی یان 25 یان 50 بۆ بێنە ئەمە من بێم بەمە دۆلار بکڕم چۆن مامەڵم لەگەڵاکە بەڵێن نرخەکەی فەرقیە تقریبان لە دەفتەرێکە با بڵین لە $100 نزیکەی 250 داری فەرقە ئاوایە ئەمە ئێستا بۆ ئەگە بە 25 و 50 یەک نرخە ئەمەیان مامەڵی خۆشتر لەبەروی ئەمە قەبارەکەی کەمترە و هەڵگرتن و بۆ پڵی تەعاملکردن پێ و ئاسانترە بەڵام وردەکان تۆزی ئێساگەر تۆ دەفتەرێک بگۆڕیتەوە بەمە ینی نزیکەی چەند شەداکە ئەنی نزیکەی هینە نزیکەی 30 شەداکە لەمە باشە 30 بەرزاکە لەمە نزیکەی 15 بەستی گەوراکە بەڵام 25 مامەڵی خۆش مامەڵی پرسیارێکی تر کە دوایین پرسیارمە بێ مەسلەی پارەی ساختێ بە کورتی شتێکمان لەسەرەوە بۆ بڵێ بۆی وەکو هۆشیاریەک بێ بۆ هیچ جۆرێک پارەی ساختە ناتوانێت بە فیلتەری ئەم بازاڕە تێپەڕێت یەکەم خەڵکانێکی زۆر ئەزمونێکی شارەزایان هەیە هەر ئەوەسەر $100 کەزانێتە زویە ساختەیان ئەسڵیە و دوای ئەوە ئێمە دەستگای کوالیتی زۆر بەرزی پارەژمەردنمان لایە کە تەنانەت نەک ساختە تۆزێکی یاردەیەک هەیە یان نییە باشە بۆ بۆی هاڵاتیان ترسیان لا نەبێت ساڵونێک لاانە $100 بازار $100 ساختە نهاتوێتم بازانە ئەگە بێتیش ڕاستخۆ یەکسی دەستی بەسەراگیری ئێمە کۆنتاکتێکمان هەیە لەگەڵ برانی ئاسایی شاف بە سوپاسەوە حەزم لێرە نایبێنم ئەگەر بۆن هەر پارێکی تەزویریان ساختە بێتە ئەمینەوە خێرا لە ڕگەی ساقی بێک و کوونەکرین و کوونەکرێت و برانی ئاساییشی دی ئاگادارەکە کاک جەبار گۆران و تەبێژی بازاری دۆلارەکە سوپاس کە ئەو کاتە بە ئێمە بەخشی هەڵبەت ئێمە لێرە تەواو نابین دەچینە بازاری زێڕەنگەران و شیکاریەک بۆ مەسلەی زێڕەکەین و باسێک لە مامەڵەی زێر دەکەین و لەوێ لەگەڵتانە بەردەوامە بۆ ئەوەی قسە لەسەر گۆڕانکاریەکانی زێر بکەین و لەگەڵ زیودا گۆڕانکاریەکی لە نێو بازاڕی زەڕەنگەرانی هەرێمی کوردستان بە دوادا هاتووە و نرخەی کە بینیمان لە ڕابردوودا زێر
بە خۆی بینیوێتی هیچ کاریگەریەکی لەسەر بازاری زێڕەنگەران بووە. من ئێستا لە نێو بازاری زێڕەنگەرانی شاری سلێمانیم، هەرکێک کڕین و فرۆشتنی زێڕی بوێ ڕوو لەم بازاڕاکە لە شاری سلێمانی. بۆ ئەوەی شیکاریەکی نرخی زێر بکەین و دۆخی بازار بکەین، من دەچمە لای یەکێک لە زێڕەنگەرەکانی ئەم بازاڕە کە ڕزگار حەمامینە بۆی گفتوگۆیەکی زێر ئاسایی لەگەڵا بکەین بۆی بزانین دۆخی زێر ئێستا چۆنە، خەڵک لە ئێستادا چی دەکڕێت لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاک ڕزگار، کاتەوە باش، قوربانم، سوپاس دەکەم. ئەبینین لەم دواییە زێر ناگیرێ، ئەوەندە بەرزە بێتەوە بەهاکەی. ئێستا ئەمڕۆ کە سەرەتای هەفتەیە و بازاڕی جیهانی کراوەتەوە بۆ زێر، دۆخی زێر چۆنە؟ بەخێر بن سەر چاوم، وەڵا زێر بە حکمی و هەڵاوسانی ئابووری و هەنێک هۆکار لە جیهانە کە ڕوئەیە وەکەوەی هەمومان ئاگادارین جەنگی اقتصادیە و مەجموعەیەشتی کە زیاتر شتەکان هەر دەمیشن بەزەوەیەت کە گۆڕانکاری زۆری لە زێرا دروست کرد و هەمووی لە بەرژەوەندی زێڕە. زێر بەرەو بەرزی ڕۆژ زۆر لە ئێستا زیاتریش تقریباً $200 لە ئێستا بەرزتریش بوو، شتێک دابەزیوەتەوە، بەڵام احتیمالیشە بەرەسەر و بڕاتۆ دیسانەوە. دۆخی بازاری زەڕەنگەرانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی تۆ کە لە بازاری زەڕەنگەرانی سلێمانی ئێستا چۆنە، خەڵک ئەکڕێ فرۆش؟ وەڵاهی کڕین دایمە هەبووە لە زێڕە، وەکو مفرەدی خەڵکی کەم بووەتەوە، بەستە خەڵک زیاتر خۆیاوەتە لیرە و قاڵب و سەبیکە و کەواتە خەڵکەوێ وەکو یەدەیەک لە ماڵەوە هەی بێت. بەتاکید وەکو ئەوە دوای ئەوەش قازانجی زۆر لێ ئەەکەن. مەسەلەن هەر کەسێک 2 مانگ لەمە پێش لیرێکی کڕی بێت لە ئێستا تقریبا $100-120 لە لیرێکە خێرەکە. کامەش خێرێکی باشە، بڕێک پارەی کەم کە بیدەی بە لیرە و لە ماڵەوە دای شتێککە باس کردوت بە مفرەت تۆزێک ڕەنگە خەڵک لاواز بوو بێ لە کڕینی زێڕەوەی کە ڕەنگە بۆ جوانکاری بیکڕێیا بۆ شتێک، ئەمە چۆنە بە تایبەتەوانی کە هاوسەرگیریەکەن دەست بۆ کڕینی زێڕەبن، یەکێک لە مەرجەکانی هاوسەرگیریە، ئەمە کەس بووە لە بازاردا؟ نیسبەی زیێڕەکە کەم بووەتەوە. مەسەلەن جاران کابرا دەمسقاڵی کرد ئێستا ئەو دەمسقاڵە توانای هەیە دەمسقاڵ بکە، 8 مسقاڵ بکە، مەسەلەن 5 مسقاڵ بکە، ڕێکەوتنی بینی هەردووشانە، بەڵام لەم کاتەیە ڕێژەی زێڕەکە کەم بۆتەوە، گینا هاوسەرگیری پەکی نەکەوتەوە. باشە، بەس ئەو ڕێژەی کە پێشتر خواستی لەسەر بوو کەم بۆتەوە. هەندێکە لەمانەمان پیشان دەکەوتە بە قاڵب بە لیرە خەڵکەی کڕێ، بۆی بینەرانیش بزانن کامە لیرەیە چ لیرەیەک لە بازارە خواستی لەسرە. ئەمە بەڕۆبترین لیرەیە لە بازارە، لیرەی دووبەیە. ئەمە حەقدەسیە چێتە سەر؟ لیرەیەک تقریبا لەم ڕۆیە $10 لەسەرە. $10 لەسەر، ئەوە نیە حەقدەسی لەسەر تقریبا $10 لە فرۆشتنەوەی و $10 لێ لابرێ. هەر خۆشی بیفرۆشیتەوە تقریبا $8 بۆ $10 فەرق، زیاتری فەرق نییە. زۆر باشە. ئەگەر دەست بین بۆ ئەو قاڵبانش پیشانی بینەرانی بین، ئەمە 250 گرام، بەسەرکی 250 گرام، عێری 24 لەم ڕێبای 265 گەڵایە. ئەمە کیلۆ زێر چۆنە؟ کیلۆکەش بای 10 دەفتەر و 60 گەڵای باڵێ. ئێستا ئەم کیلۆ زێڕەبایی 10 دەفتەر و 60 گەڵای خەڵکی سەرم کاتەیە دەستیاوەتە زیوکڕینیش هەر بە قاڵبەوە گەڵاوی بەست. هەڵبەتە ئەمە هەردووکی 1 کیلۆیە، بەڵام سەیکە بەهای شتەکان چۆنە گۆڕدرێ. 1 کیلۆ زێر لە ناو دەستی منایە، کەواتە 10 دەفتەر و 60 گەڵا بۆ نرخی ئێستا لە نێو دەستی مندایە، ڕەنگەم نرخە گۆڕانکاری بەسەردا بێت. لێرەش 1 کیلۆ زیو لە نێو دەستی ڕاستمدایە کە ئەمە نرخەکە ئێستا چەندە؟ 11 گەڵایە. هەردووکی 1 کیلۆیە، بەڵام بەهاکانی زۆریان جیاوازە. داهاتوی ئەمانە چۆنە بینی؟ داهاتی هەردووشیان بەپێی بۆچوونەکان و هەمووشمان تا حدێک ئاگامان لە گۆڕانکارەکانی جیهانە، داهاتی ئەمەی کە خەڵک خویاوەتێ ئەزانە داهاتی لە پارە ڕوونترە، بۆ دوای ئەوە بۆ زیادکردنی پارە ئێمە هەموو کادوتومانە نەگە ئێستا پێشتر ژوتومانە ئەو پارەی کە هەیە ئاڵتون لە باشتر. قسەمان لەسەر حەقدەسی ئەمانە کرد، پێم خۆشە قسەیەکم لەسەر حەقدەسی زێر بەگشتی بۆ بکەیت. چی وا ئەکا مەقدەسە کەم بێ زۆر بێ حەقدەسەکە چۆن ئەژمارەکە؟ خۆی لە هەموو کارێکانەکە زێڕش ئیشی جوان و ناشرین هەیە. مەسەلەن لە هەنێ وڵاتە ئیشەکە زۆر ئاحتیادی ئەەکەن، حەقدەسەکان کەمترە. لە شتی گەورەیە مەسەلەن بازنگە 6 تاک بازنگە 2 تاک بازنگە 12 تاک بازنگە یا زنجیرێکی احتیادیە، ئەمانە حەقدەستی کەمترە. لە شتی وردەیە وەکو ئەوەی کە مەسەلەن گوارەیە، مستیلەیە،
وڵاتێکە فەرقەکە بە دروستکردنەکەی ئێستا لەم کاتەیە حەقدەستی تورکیا و دوبەی لە هەموو هەڵدەستێ زیاترە لەبەرەوەی ئیشی هونەری جوانتری تیاکراوە ئیشەکەیان زۆر جوانە ئیشی ئێرانی و عێراقی دائیمەن هەڵدەستیان کەمتر بووە حەقدەستیان کەمتر بووە بەڵام ئەو ئیشی کە لە تورکیا و لە دوبەی ئەکرێ ناکرێت لێ شوێنێکی تر ناکرێت تاوەکو ئێستا ئەوانە پێشەنگن بەرزترین حەقدەست چۆنە نزمترین چۆنە بەرزترین حەقدەست ئەمڕۆ هەیە بۆ یەک گرامەچێتە $10 واتە بۆ مساڵک $50 شتی زۆر هینی ژێ بەزەوە جارێ لە شتی وردەیە دروست ئەکرێ ئەوە شتێکی وانە بەس بە عام قسە بکەین بۆ خەڵک زۆر نامورتاحە بە حەقدەست کاتێ باسی حەقدەستی زێڕەکرێ زۆر پێی وایە ئەمە چۆن بڵێ بە زۆرم پارەی لیوەرەگیرێت دەستە خۆش بێتەوە ئاماژە و بە خاڵێکی جوانە لەبەرەوەی خەڵ زۆر کێشەی حەقدەستە وا ئەزانێ ئەو حەقدەستی کە زەڕەنگە لێوەرەگرێ بۆ خودی خۆیەتی ئەو حەقدەستە کە زەڕەنگە دوێنێگری بۆی کە ڕوون بێت لەو کاک پشتیوان ئەم ئاڵتونە ئەم قاڵبە ئاڵتونە کە تۆی بینی ئەمە بێ حەقدەستە ئێمە ئاڵتونی شکاوە دروستێکی نەکەن من قاڵبە ئەم قاڵبە ئەڵاتە بۆ وڵاتی ئیمارات بۆ وڵاتی تورکیا بۆ هەر وڵاتێک کە تۆ شتێکی لە دروستەکەی ئەم چیلۆ ئاڵتونە ئەکرێتەوە مەسەلە لە بازن ئەم شتە جوانکاریانەی کە خەڵک ئەو زینەی کە هەمومان بەچەی خۆمانەوە هەیە تۆ کابرا کە بۆ دروستەکە حەقدەستە لێ ئەسەنە زۆر حەقدەستە لێ ئەسەنە یعنی ئەو حەقدەستەی کە ئێمە هەمانە بۆ خودی خۆمان نییە باش بۆی ئێمە زیاتر لە سەرپرسی ئەم حەقدەسە بڕۆین سەردانی کارگەیەکەکەین کە لە سلێمانیە ئیشەکە هەڵبەتە من لێرە لەگەڵ تۆیا چاوپێکەوتەکەم کۆتایی دێ زۆر سپاس بۆ ڕزگار حەمامین کە یەکێکە لە زەڕەنگەرەکانی شاری سلێمانی و نێو بازاری زەڕەنگەرانی سلێمانی لێرەیە قسەمان لەسەر جۆری زێڕەکان کرد بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتر بە ئەوەی بینەر دێن ئێمە قسە لەسەر ئەوە ئەەکەین زێر چۆن دروستەکرێ و حەقدەسەکە چۆنە ژمارەکرێ لە نێو کارگەیەک لەو کارگانی کە لە شاری سلێمانی زێر دروستەکات. دوبارە سڵاوتان لێ بێ هەڵبەتە من ئێستا لە نێو یەکێک لە کارگەکانی دروستکردنی زێڕم قسە لەسەر قۆناغەکانی کاری ئەم کارگەیە ناکەم بۆی کاک پەیوەند معرف کە خۆی خاوەنی کارگەکەیە قسە لەسەر قۆناغەکانی بکە بەڵام بۆ پرسیارە لەگەڵ کاک پەیوەنددا دەست پێەکەین کە سەرچاوەی زێڕەکەی کە ئەمان نەخشی لێ دروستەکەن لەکوێوە دواتریش قسە لەسەر هەندێ بابەتەکەین کاک پەیوەند سوپاس بۆم دەرفەتە پرسیارەکەم وەیە سەرچاوەی ئەم زێڕەی ئێوە دەینەخشێنن چییە و مەوادە خامەکەی لەکوێوە پێیاکە سەردا بە خێراتتانەکەین بەخێر بن سەرچاو ئێمە هەموو کارگەیشتریش دوو سەرچاوی زێڕمانەیە یان قاڵبە یان ئاڵتونی شکای بازاڕە ئێمە بەرگەوتنمان لەگەڵ دوکاندارەکانە زیاترە لەگە خەڵکی ئەتیادیان نیمان ئێمە جملەین مەسەرەن بازنگ ئێمە زیاتر بازنگ دروستەکەین بازنگ بۆ دوکاندارە بە ڕێزەکان دروستەکەین ئەوان لەبری ئاڵتونەکەی کە ئێمە یاندێنێ ئەو زێڕشکاوەمان بۆ هێننەوە ئەو زێڕشکاوە ئێمە لێرە ئەیتوێنینەوە خۆمان و پاشان ئەینێرین بۆ فەحس بۆی 100% دڵنیابین لە ڕێکوپێشی ئایارەکەی کوالێتیەکەی کە لە فەحس دەرچوو لە کوالێتی دەرچووتر بە چەند مەرحەلەیەکە ئەڕات تا حازرە بێ بۆ نەخش و ئێوە زێڕەکە ئەکڕنەوە یان زێڕەکە لە زێڕەنگەرەکە وەرەگرن بۆی ئەکەن بۆ بەرهەمەی خۆی ئێمە زێڕەکە لە زەڕەنگەرەکە وەرەگرین دەست بەدەست مەسەرەن یا فترێکی پێچێ بە پێی ڕێکەوتنی معاملەکەی خۆمان ئێمە زێڕی لێوەرەگرینەوە نەگەوێت زێڕەکەی پێ بفرۆشین پارەی لێوەرگین خۆمان زێڕەکەی پێ بکڕینەوە سوتفاکە معاملەی واش بەڵام عادەتەن زێر بە زێڕەکەین و حەقدەسەکەی لێوەرەگرین باشە حەقدەسەکە کە لە دوکانی زەڕەنگەران حسابەکرێ ئەوەیە کە تۆ لێیان وەرەگری یان خۆشیان بەشی ئەو مامەڵەیە ئەخەنە سەری ئێمە لێرە گرامی $2 بۆ $3 وەرەگرین بۆ هەر گرامێک لەو زێڕی کە دروستیەکەین حەقدەسەکەی ئیتر زەڕەنگەریش عادەتەن $1 خاتە سەری لەبەر ئەوی شەقی خۆیەتی ئەویش دانیشتەوە بۆی سرات کوالیتی شەکانتان چۆنە سپاس بخوا ئەوەی لە ئێران و تورکیا و ئیماراتەکرێ نەگلای ئێمە لێرە چەند معاملێکی تریشی تیا هەمووی پێشکەوتۆ لێرە لە هەموو کارەکانە دروستەکرێ زەحمەتی یاخود کاری قورسیە میشەیەوە لە چیایە کاری قورسیە میشەی ئێمە ئەوەیە کە موادمان لێرە نییە ئێستا من یەک موادم لێرە نییە
نە قەڵەمی تەراشمان هێن جیازانە نە ئەو بۆتەی ئاڵتونی تیاتوێنەوە هیچ شتێکمان لێرە نیە هەبێت بە سعرێ هەیە ینی تقریبان ئیستیغلالکردنە استیغلاتەکەی بچین لە وڵاتانی دەرەوە کەواتە تۆ سەرکارێکی باشن لەگەڵ زێڕا هەیە مادام ئەی توێنیتەوە دروستیەکەیتەوە کەواتە دەرفەتێکی باشە پرسیاریەوە لێ بکەم ئەم نرخەی گۆڕانکاری بەسەرات پێشبینی تۆ چییە بۆ زێر واللهی دەمێکە ئەم ئیخبارە هەیە کە بەرزە بێتەوە زێر دەمێکی لە بەرزبوونەوەیە هەواڵی ئابووری وڵاتان و هەواڵی جەنگەکان ئەمان هەمووی تەئسیری لەسەر زێر هەیە و دوای ئەوە وڵاتە زلێزەکان مەسەر وڵاتێکی وەکو چین ئەم وڵاتانە دەستکەن بە ئاڵتون بە زێرکڕین عەرز و تەڵەبە کە کەم بۆیەوە خواستی زیاتر لەسەرە بێ و دوای ئەوەش تقریبان دووسێ هەفتەیەکە بێت بەهای دۆلار بەرامبەر بە هەموو دراوەکان و بەرامبەر زۆربەی معدەنەکان دابەزیوە مەسەلەن بەرامبەر دینارە تمەنە یۆرۆیە پاوەنە و زێر و زیویش بە هەروەها بە هەمان ئیش لە زیوەکەن ئێوە تەنها لە نەخێ بە زێڕین باش ئیش بۆ خەڵکەکە نەگەر هاوڵاتیەک تەڵەبێکی تایبەتی هەبێت داواکارێکی تایبەتی هەبێت یا بەس مامەڵە لەگەڵ زێڕەنگەران ناوەڵایەکی زاماتمانەیە لەگەڵ دوکانارە بەڕێزەکانە کە ئیش بۆ خەڵک نەکەین زۆر باشە ئێستا دۆخی بازار چۆنە ئایا بازار کزە وەکەوەی وترێیان بازار گەرم و گوڕە چۆنە ئێستا بازار کزی وەڵاهی چونکە زێر هەر ڕوو لە بەرزیە خەڵگەر زێڕەکرێ هەر ئەیکڕێ هەنی شتێک نییە بڵێن بوەستێ وازە ئەوەی کە خەڵک زۆر خواستی لەسرە لای زەڕەنگەران ئەوانیش داوا لێوەکن دروستیکەن چییە بازنگە مستیلەیە ملوانکەیە چییە لەم کاتەیە لیرە زیاتر خواستی لەسەر لیرەش دروستەکەن ئێمە بەڵام کارگەمانەیە بەڵام زیاتر لیرەی ئیماراتی خواستی لەسەرش بەداخەوە لەبەر لیرەی خۆمان هیچ فەرقێکی نە لەگەڵ ئیماراتیەکە ناوبانگێکی هەیە هەرەوەڵاینا کارگەمانەیە کەسانی زۆر بەڕێز و چاک دروستیەکەن و هەم لە ڕووی کوالێتی و هەموو شتێکی وەکو ئیماراتیەکە وایە بەڵامی ترەوەی من کاتمە ژوورەوە لە کارگەکە لە قۆناغەکانی ئیش بازنگم زۆر بینی هەر ئەم ڕۆیە یان بەردەوام بازنگ زۆر ئێمە بازنگ زۆرتر دروستەکەین بازنگ زۆرتر دروستەکەین پەیوەند معروف زۆر سپاس ئەم دەرفەتەوە پێداین هەم کارگەکەمان بینی و هەم ڕوونە کردەوە بۆ هاوڵاتیان و بۆ ئێمەش کە ئیشی کارگەکەی ئێوە چۆنە خزمەتانە زۆر زۆر من لێرە ئەم کارە مەیدانی کە لە بازاری دۆلارەکە دەستمان پێکرد و دواتر هاتین باسمان لە زێر کرد لە نێوم کارگە بە کۆتایی دێنم خواتان لەگەڵ ئەوەی کە پێکەوە بینەری بووین ئەو سەردانە مەیدانیەی ئەو شوێنانە بوو کە باسم کرد قسەمان لەسەر پرسی دۆلار و دینار کرد و هەروەها ئەوەی کە بەلای خەڵکەوە جێی پرسیارە خستمانە ڕوو لەبارەی مامەڵەکردن بە دۆلاری دڕاوە چۆنە و هەروەها زۆر جار جیاوازیەک لە نرخی کڕین و فرۆشتنی دۆلاردایە کە ئەمە دینار کە دەگۆڕیتەوە بە دۆلار زبری کە مەمەسمانەوەیە 50,000 25,000 پێبێ بۆ ئەم بەهایە گۆڕانکاری بەسەردادێ دواتر سەردانی ئەو شوێنە زێڕانەمان کرد دەرکەوت کە هاوڵاتیان لێستەیە جۆرێک لە تموحیەوەیانەیە زێر بکڕن بە قاڵب بە لیرە بۆ ئەوەی با بڵێن بگەنە قازانجێک ئەم نرخەی کە بەردەوام بەرز دەبێتەوە لە سۆشال میدیاکانی کورساد نیوز دەتوانن بینەری ئەو بەشانە بن کە بۆم باس کردوون و سەرنجەکان خراوەتە سەرەوەی خەڵک لە ئێستا چۆن مامەڵاکە و ئەوەشمان بیر نەچێت لە نێو هەرێمی کوردستاندا چەندین کارگەی دروستکردنی ئەو زێڕمانەیە ڕەنگە بەشێک لەو زێڕانەی لە بازارەکانی هەرێمی کوردستان لە لای زەڕەنگەرانن لەلایەن کارگە خۆماڵەکانەوە دروست بکرێن لەسەر پرسی زێڕ و زی و کە وەکو کانزایەکی گرانبەهان زێڕ کانزایەکی گرانبەهایە زی و گرانبەهایە بەڕام بەراورد بە زێڕ بەهاکەی کەمترە سەرجەم ئەم کانزا گرانبەهایانە لە خاک دێنە دەرەوە واتە وەکو سەرچاوەیەکی سروشتین ئێستا کە زێڕ بەهاکەی بۆ جۆرە بەرز بۆتەوە زیویش لە ماوەی زیاتر لە ساڵ و نیوێکە نرخەکەی بۆ دووهێندە بەرز بۆتەوە سەرنج لەسەرەوەی ئەم زێڕە چۆن دەردەهێنرێت و هەروەها با بڵێن کانزای زێڕوزی چۆن دەردەهێنرێت وە تێچووی دەرهێنانی چۆنە و لێکەوتە ژینگەیەکانی چین چونکە کاتێک دەستکاری خاکە کرێ بۆ دەرهێنانی ئەمانە لێکەوتەی ژینگەی هەیە
تێچووی دەرێنانی ئۆنسەیەک زی و تەنها 27 دلارە لە کاتێکا تێچووی دەرێنانی زێر بەراورد بە کانزەکانی دیکە 51% زیاترە بۆهۆی ئەوەی وزەی زۆرتری پێویستە و لێکەوتە ژینگەیەکانیشی زیاترە. بەکارهێنانی وزە بۆ دەرهێنانی زێڕ بەراورد بە دەرهێنانی زی و لە 80 زیاترە و دەردانی دوانۆکسیدی کاربۆنەکەشی لە 72 بەرزترا بەو هۆیشەوە لێکەوتەی زیاتری بۆ ژینگە هەیە. لەلایەکی دیکەوە تێچووی دەرهێنانی زێڕ بەراورد بە کانزاکانی دیکە لە 51 زیاترە. مەکسیک گەورەترین بەرهەمهێنەری زێڕی جیهانە کە ساڵانە 202.2 ملیۆن ئۆنسا واتە 1 لەسەر 4 خواستی جیهان بۆ زێڕ بەرهەم دەهێنێت. مێژووی دوور و درێژی دۆزینەوەی زێڕ و یەدەگی دەوڵەمەند و چالاکبوونی کەرتی کانزاکان لە مەکسیک ئەو وڵاتەی لە ڕیزبەندی یەکەمی بەرهەمهێنانی زێڕی جیهاندا هێشتووەتەوە. دەرهێنانی 1 تۆن زێڕ پێویستی بە 20,000 مێگاوات سەعات وزەیە لە کاتێکدا زی و تەنها پێویستی بە 250 مێگاواتە بەو پێیەش زێڕ بە ڕێژەی لە 180 وزەی زیاتری دەوێت. بەکارهێنانی وزە لەو ئاستەدا دەبێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری گازە ژەهراویەکان و دەرهێنانی 1 تۆن زێڕ 9,000 تۆن دوانۆکسیدی کاربۆن بڵاو دەکاتەوە لە بەرامبەردا زی و تەنها 125 تۆن دوانۆکسیدی کاربۆن بڵاو دەکاتەوە. لەلایەکی دیکەوە تێچووی دەرهێنانی ئۆنسەیەک زێڕ نزیکەی 1388 دلارە و تێچووی دەرهێنانی ئۆنسەیەک زی و تەنها 27 دلارە بەو پێیەش تێچووی دەرهێنانی زێڕ بەراورد بە زی و لە 151 زیاترە. زی و لە زۆرێک لە پیشەسازیەکان بەکاردەهێنرێت لەوانە پیشەسازی ئەلکترۆنی و دروستکردنی خشەڵ هەروەها لە دوای دروستبوونی قەیرانی ئاو هەوا و پەرەسەندنی وزە نوێبووەکان و بەکارهێنانی زی و لە سۆلار پانێڵەکان باتریەکان و ئامێرەکانی پەیوەست بە وزەی خاوێن کانزاسپیەکە زیاتر سەرنجی وەبەرهێنەرانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. فاکتەرە ژینگەی و داراییەکان بوون بە ئاستەنگ بۆ پیشەسازی زێڕ لە بەرامبەردا زی و بە تێچوو کاریگەری ژینگەی کەمتر وەک جێگرەوەیەکی جێگیر و باش باسی لێوە دەکرێت. باباسی کۆمپانیایەکی کوردیتان بۆ بکەم کە لە پێشانگایکی نێودەوڵەتی لە بریتانیا بەرهەمەکانی نمایش کردووە و بەشداری کردووە. ئەو کۆمپانیایە کە لە بواری دروستکردنی دەرگا کار دەکات و بنکەی سەرەکی لە شاری ڕانیەیە بۆ یەکەم جار بەرهەمەکانی بردوۆتە پێشانگای نێودەوڵەتی FIT شۆ لە بریتانیا و بەشداری کردووە ئامانجێتی بەرهەمەکانی لەو پێشانگایە پیشانی بەشداربووان بدات. ڕەوا ڕەسوڵ نوێنەری کۆمپانیای کەیدۆر ڤیددیۆیەکی بۆ کورسات نیوز لە پێشانگاکەەوە ناردۆ باسی لەوە کردووە شانبەشانی کۆمپانیا و کارگە جیهانیەکان ئەوانیش بەرهەمی کۆمپانیەکەی خۆیان نمایش کردووە و پێشانگای نێودەوڵەتی FIT شۆ لە بریتانیا کە کەیدۆر تایە بەرهەمەکانی نمایش کردووە تایبەتە بە بەرهەمەکانی بیناسازی و بە تایبەتتر دەرگا و پەنجەرە و هاوشێوەکانی. ئێمە وەکو کارگەی کەیدۆر لە کوردستان لە شاری ڕانیا لە 2013 دامەزراوە کارگەکەمان و ڕۆژانە ئەستا ڕۆژانە زیاتر لە 5,000 دەرگە لە بەرهەمی موادی سەرەتاییەوە بەرهەم دەهێنین و بەرهەمەکانمان بۆ دەرەوەی عێراق هەناردە دەکەین و بەخۆشحاڵیەوە ئەمڕۆ لە وڵاتی بەریتانیا لە پێشانگایەکی نێودەوڵەتی بەشداریمان کردووە شانبەشانی وڵات کۆمپانیا جیهانی و کارگە جیهانیەکان بەرهەمەکانی خۆمان نمایش کردووە. کۆمپانیای بریتیش پترۆلیۆمی بەریتانی کە بە BP ناسراوە چاوەڕێیە کرد کە لە چارەکی یەکەمی ئەمساڵدا قازانجەکەی بە جۆرێک بێت بەڵام دەرکەوت قازانجەکەی لە ئەوەی کە پێشبینی بۆ ئەکرا کەمترە. ئێستا من بە هەندێک داتا بۆتان ڕوونەکەمەوە کە راپۆرتە دارایەکەی BP چیمان پێڵێ چونکە BP بۆ عێراق گرنگە لەبەرەوەی لە نوێترین گرێبەستیا هەرچەندە زیاتر لە 100 ساڵە لە نەوتی عێراقا کاری کردووە بەڵام لە نوێترین گرێبەستا گرێبەستی کردووە بۆ پەرەپێدانی کێڵگەنەوتیەکانی کەرکووک کە گرێبەستێکی گەورەی و پێشتر باسمان لەو بابەتە کردووە. ئێستا سەیرەکەین بزانم ئەدای چارەکی یەکەمی ئەمساڵی BP بریتیش پترۆلیۆم چۆن بووە.
کۆمپانیای BP کۆمپانیایکی بەریتانیا لە بواری وزە کار دەکات قازانجەکەی لە چارەکی یەکەمی ئەم ساڵ بۆ نیوە دابەزیوە با سەیری داتاکان بکەین کاتێک کەڵین قازانجەکەی بۆ نیوە دابەزیوە داتاکان چیمان پێڵێ دەبینین لە ساڵی لە چارەکی یەکەمی ساڵی 2024 قازانجی پوختەی قازانج چییە؟ داهاتەکەی کۆی خەرجەکانی لێ دەردەکا کاتێک خەرجی تەواوی لەم داهاتەی دەرکرد ئەوەی دەمێنێتەوە پوختەی قازانجەکەیەتی پوختەی قازانجی BP لە چارەکی یەکەمی 2024 2 ملیار و 700 ملیۆن دلار بوو بەڵام دەبینین لە چارەکی یەکەمی 2025 بۆ نزیکی نیو ئەوەندە دابەزیوە کە 1 ملیار و 380 ملیۆن دلارە لە کاتێکدا خۆی پێشبینیە کرد کە داهاتەکەی لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا 1 ملیار و 530 ملیۆن دلار بێ بەڵام دەرکەوت لەوە کەمترە پێشبینیەکەی ڕاست دەرنەچووە ئەمەش پێمان دەڵێ کە قازانجەکەی 49% دابەزینی بەخۆیە بینیوە با باسێک لە هۆکارەکانی بکەین هۆکاری دابەزینی قازانجی BP چییە؟ دیارترین هۆکارەکان دابەزینی نرخی نەوتە واروەها دابەزینی نرخی غازە لە بازاڕەکانی جیهان ئەم هۆکارانە وای کردووە کە ئەم کۆمپانیا بەریتانیا کە لە بواری وزەدا کار دەکا دووچاری ئەم دابەزینی قازانجەی بێتەوە چونکە نرخی گاز پێشتر زۆر باسی زێڕمان کرد خەریک بوو بڵێم زێر نرخی گاز هەروە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان هاتوونەتە خوارەوە ئەمیش پشکی لە نێو بەشێک لە کێڵگەکانەیە واروها پرۆژەی گەورەی لەو بوارەیە هەیە بۆیە قازانجەکەی دادەبەزێت کاتێک لە بەهۆی شەڕی ئۆکرانیاوە لە شەڕی رووسیا لە ئۆکرانیا نرخی نەوت بەرز بووە قازانجی BP بەرز بووە چونکە لە بواری وزەدا کار دەکات ئەم کۆمپانیا هەرەوە نییە قازانجەکەی کەم بوو بێتەوە بەڵکو دەبینین قەرزەکانیشی بەرز بوونەتەوە کە ئەمەش بۆ خۆی دوو جار نەهامەتیە لە چارێکی یەکەمی 2024 قەرزەکانی 22 ملیار و 990 ملیۆن دلار بوون لە ساڵی چارێکی یەکەمی 2025 کاتێک راپۆرتی دارایی خۆی خستۆتە ڕوو سەیرەکە قەرزەکانی 26 ملیار و 900 ملیۆن دلار جا ئەمە کاردانەوەی بەدواداهاتەوە کۆمپانیاکەوە کاردانەوەیەک بڕیاری داوەکە بڕی وەبەرهێنانی ساڵانی خۆی کەم بکاتەوە هەروەها بڕیاری داوە بەشێک لە سەرۆت و سامانی کۆمپانیاکە بفرۆشێ بۆی سیولە و پاری کاشی بێتە دەست کە بە بەهای 3 بۆ 47 ملیار دلار دەخەمڵێنرێ و دەست بۆ فرۆشتنیەوە با بۆەوەی لەم دۆخەداراییە ڕزگاری بێت ئەمانی کە پێشکەشم کردن گرنگترین هەواڵابوووریەکانی ڕۆژ بوون خواتان لەگەڵ